بەیانیتان باش و سڵاوتان لەبێ ڕۆژێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازم لە هەر شوێنێک بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە ڕۆژێکی باشتان هەبێ کاتێکی خۆش لەگەڵ ئێمە بەسەر بەرن ئەم ڕۆژ بەرگە و بابەتی باش و گرنگمان بۆ ئامادە کردوون لە سەرەتادا بەشێک لەو بابەتانەتان پێ ئاشناکەم دواتریش گفتوگۆی چڕ لەگەڵ میوانی تایبەت بۆ و تەوەر و بەرگە و بابەتانە قسەی لەسەرەکەین. هونەرمەندێکی وێنەکێشی کورد سبەی لە شاری هێلسنکی پایتەختی فنلەند لە مۆزەخانێکی گرنگی ئەو شارەدا پێشەنگایەکی تایبەت دەکاتەوە. ئێمە هەمیشە گرنگی بە پەروەردەیەکی تەندروستی منداڵان دەدەین بۆیە ئەم ڕۆژ لە بەیانی 24 باس لە پەروەردەکردنی منداڵ و ڕەفتاری دایک و باوک دەکەین بە گوێرەی تەمەن و سروشتی منداڵ. ئێوارەیەکی میوزیک و هونەری تایبەت لە ناوپارکی شانەدەر بۆ گەشتیاران سازکرا و بڕیاریشە هەفتانە کۆنسێرت لە پارکەکە ساز بکرێت تاک و گەشتیاران بە میوزیک و فۆلکلۆری کوردی ئاشنا بکرێن. یەکێک لەو کێشانەی کە هونەرمەند هەیەی تەنها خۆدۆزینەوە نییە لە ناو هونەرەکەیە بەڵکو لەوەش زیاتر ئەو کێشە گەورەیە کە بە تایبەت لە ئەوروپاوەیە چۆن ڕێچکەیەکی دروست بەیا بکەن وەجێ خۆی لە ناو هونەرمەندان و هونەرەکەش یا بدۆزێتەوە بۆ خولیا هونەریەکانی خۆی گەشە پێبا. پامنێرمان ئاوارە هەورامی سەردانی هونەرمەندێکی وێنەکێشی کردووە لە وڵاتی فنلەندا کە ڕۆژی 6 ئەم مانگە لە شاری هێلسنکی پایتەختی فنلەندا لە مۆزەخانێکی گەورەی و شارەدا پێشانگایەکی تایبەت بە خۆیەکاتەوە. بەم فڵچەیەی دەستی سروشتی کوردستان و فینلەندای ئاوێتە کردووە و ناوەڕۆکی تابلۆکانی پێک دەهێنێت خۆی خەڵکی شاری سلێمانیە و ئێستا لە فینلەندا دادەنیشێ. 23 ساڵە لە ئەوروپام پێشەنگایەکی زۆرم هەیە هەمیشە سەرقاڵم بە کاری هونەریەوە و پێشەنگایەکی زۆرم کردوتەوە لە ئەوروپا و لە کوردستان و زۆربەی وڵات. خولای من خولای مناڵیە. ماڵەکەی پێشانگایەکی بچووکە و بست بە بستی دیوارەکانی بە تابلۆ نەخشێنراوە. ئازاد هەر لە تەمەنی لاویەوە بەهۆی کاری براکانیەوە ئارەزووی وێنەکێشان لە دڵیدا چەکەرە دەکات. نەو کاتێک کە دەستم کردەوە بە هونەر هەر هونەرم نەزانیوە چییە بەڕاستی معنای هونەرم نەزانیوە چییە چکە من 10 ساڵ بووم لە بیرما کە چوومە لای براکەم ئەو کاتە لە چوارباغ بووینە چوومە قات سەرەوە دەریە کردم ئەوی تۆ بڕۆ بنۆ لە بەرەوەی بانی مەکتەبە دێ یعنی هونەرم ئاوا ئاشنای هونەر بووم. ئازاد خاوەنی دەیان پێشانگای تایبەت بەخۆی و لەگەڵ هونەرمەندانی دیکەش پێشانگای هاو بەشی هەبووە. 15 پێشانگای تایبەتیم کردوتەوە ئەگە هەڵە نەبم 7 پێشەنگای شخصیم کردوتەوە لە هەموو ئەوروپایە لە ناو کوردستانیش. کاکەزاد باسیەوەت کرد کە چەند پێشانگات هەبووە پێشتر بەڵێ بڵێ لە ساڵانی ڕابردوو بەڵام 5-6 پێشانگایەکت هەیە ئەکرێت تۆزە باسی و پێشانگای بکەی لەکوێیە چی لە خۆی گرتووە؟ بەڵێ 5-6 پێشەنگایەکم هەیە بە ناوی گەشبین هونەرمەندێکی جیهانیە ماڵەکەی خۆی کردووە بە موزەم یەکەم کەسیش بۆ کە ئەلفوبەی بیتی فنلەندی چاپ کردووە یەکەم جارمە بەڕاستی پێشەنگا بکەمەوە ئاماژەی لەسەر تابلۆکان بە پیتی سۆرانی لەسەری بێت وەک پۆستەری وەک ئاماژەی کتێبێک چۆن چاپەکەی ناوەڕۆکی کتێبەکە ئاماژەیە بۆ هەموو کتێبەکە منیش ئاوام لێ کردووە گەرمە ئێرە نسبەتی ساردی زۆرە پێکەوە چاومان لەو وێنانە کرد کە بۆ پێشانگانوەیەکەی ئامادەی کردوون وەک خۆی ڕادەگەیەنێت بۆ 5 حوزەیران ئامادەن. ئەم هونەرمەندە پەرتووکێکیشی بە زمانی فینلەندی چاپ کردووە و پۆستەریشی دروست کردووە کە لە زۆر شوێنی ئوروپا دانراون. ئازاد باسی شێوازی کاری هونەری و ناوەڕۆکی تابلۆکانی بۆ کردین. سەرکی زۆر جوانە وێنەکانم هەمیسە لەسەر سروشتە چکە زۆر من عاشقی سروشتم خاستن سروشتی فنلەندا زۆر جوانە بەڕاستی ڕۆژانێک خاستن ئێرە هاوینەکەی کەمە هاوینەکەی هەمیشە چوومەتە دەرەوە سکێچەکەم دوایەمەوە ماڵەیە بە فۆتۆ ئەیگرم نەقلی ئەم سەرف کامڤاسەیەکەم ئیشی من هەرەوە بووە بەڕاستی
سروش زۆر زۆر لە خوێنمایە سروش جوانیە بەخشێت پاچیە بەخشێت مێرەبانیە بەخشێت. هەر شتێک لە ناو ماڵەکەی ئازاددا دانرابێت هونەرێکی تێدایە و واتایەک دەبەخشێت لە دار لە گەچ لە ڕەنگە جیاوازەکان ئەوانەش بە یەکەوە جیاوازیەکی تایبەتی داوە بە ماڵەکەی کە لە هەموو ماڵێکی دیکە جیای دەکاتەوە. ڕۆژی 5 مانگی 6 پێشانگایەکی گەورە لە مۆزەخانەیەکی بەناوبانگی دیرۆکی هێلسنکی دەکاتەوە کە هەر تابلۆیەکی پیتێکی کوردی لەسەر نووسراوە. ئاوارە هەورامی کوردستان 24 ڕەهیمەکی فینلاند. هەمیشە لە پرۆگرامی بەیانی 24 چونکە سەرەتای ڕۆژەکەیە ئەمانوێ ئەو بابەتانە نیشانی ئێوە بین کە پڕوزەن یاخود کار و پیشە و هونەری گەنجێکە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێت یاخود لە دەریشەوە بێت چونکە کوردان کاتێ چنە دەریشەوە لە تاراوگەشت نیشتەجێ بن ئەوان هەر کوردانە ئیشەکەن و ئیشەکانیشیان زۆر دیارە تەنانەت لەو شارانەشدا بێتە جێی سەرنجی بیانیەکان و بێتە جێی شانازی بۆ هەموو کوردستان. ئێستا باسی گەنجێکی کوردستانەکەم گەنجێکی خەڵکی ڕەواندزە کە ماوەی 4 ساڵە ئەم گەنجە خۆبەخشانە کارەکات لەسەر چی لەسەر گۆڕینی زمانی ئاخاوتن بۆ نووسین واتە ئەوەی کە ئێمە قسەی پێەکەین ئەو بینووسێت و ئەو گەنجە لە پرۆگرام سازیدا کاری زۆری کردووە شەون و خۆنی زۆری کردووە. ئێستا چەند مانگێکی کەمی ماوە کە کارەکەی تەواو بکات و بیخاتە بەردەستی ئەو کەسانی پێویستیانە ئاخود بە کاربەرانی کارەکەی ئەو خزمەتی زۆر بە لانی نووسەران و قوتابیان و خوێندنی باڵا نەخوێندەواران و کەسانی خاون پێداویستی تایبەت و زۆربەی چین و توێژەکانەکەت لەگەڵەوەشە ژمارەیەک خۆبەخشی دیکەش ماوەی 8 ساڵە لە بواری پرۆگرام سازی هەڵچن و خاڵبەندی بۆ نووسینی کوردیەکەن با بێ کۆبزانی نەم گەنجانە چکارێکی ناوازەیان کردووە. قسەکردنەکەی دەگۆڕێت بۆ نووسین ماوەی 4 ساڵە خۆبەخشانە کار لەسەر ئەو سیستەمە دەکات و مەبەستێتی خزمەت بە زمانی کوردی بکات. 8 ساڵیشە لەگەڵ ژمارەی خۆبەخشی دیکە کار لە بواری پرۆگرامسازی خاڵبەندی و هەڵەچن دەکەن و هاوکات سەرقاڵی پرۆگرامسازی دەست نیشانکردنی ژمارەی کۆمنت و جیاکردنەوەی کۆمنتی ئەرێنی و نەرێنی و ئاساین بۆ پۆستێک لە ماوەیەکی زۆر کورددا. بە سێ شێوە کارەکات یەکێک ئەوەیە کە دەنجی خۆت ڕیکۆرد بکەیت دواتر بە فایلێک پێی بدەیت یاخود هەواڵێکە لە یوتیوبە دێنیت ئەیکەیتە دەنگ دواتر ئەیدەی بە سیستەمەکە تێکستەکەت پێداتەوە دومیان بە شێوەی لە سیستەمەکە ڕیکۆرد دەکات دواتر فایلەکە خەزنەکەیت و ئەیدەیتەوە سیستەمە سێمیان بە شێوەی کۆنتینیوس تایم یعنی بە شێوەی ریاڵ تایم ڕاستەوخۆ قسە بکەیت ڕاستەوخۆ لەوت بکاتە نووسین. لەم چەند ڕۆژەی دواییدا گۆگڵ وەرجێڕی زمانی کوردیشی لە سیستەمی خۆیدا بە فەرمی ناسان. لێمان پرسی دەتوانرێ هاوبەشی لەگەڵ گۆگڵدا بکات بۆ دەوڵەمەندکردنی وەرجێڕەکە. کێشەی گۆگڵ تاوەکو ئێستا ئەم سیستەمەی بەردەست نەخستە بۆ زمانی کوردی گەورەترین کێشەی ئەوە بۆ کە داتای نەبوو چۆن زمانی کوردیەکە لەو زمانانەی کە لۆ ریسۆرس یعنی لە خوار ئەو داتایی کە هەیە وەکو زمانەکانی دیکە ئەگەر ئێمە ئەو داتایە بەردەست بخەین ئینشاءڵڵا پاشەوەی کە سیستەمەکەی خۆمان تەواوکرین ئینشاءڵڵا ئێمە بەردەستی خەین و بە دڵنیاییەوە لەگەڵ گۆگڵار لە خەتەبین بۆی کە زمانی کوردیش زیاد ئاخاوتنی کوردی کە قسە بکەی بکات بەنووسی ڕێنووسی کوردی ڕێنووسی وشەی کوردی. عەبدولهادی عەباس تەمەنی 25 ساڵە و خەڵکی قەزای ڕواندزە و هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆسە لە زانستی کۆمپیوتەری زانکۆی سۆران. ئێستاژ قوتابی ماستەرە لە هەمان بوار. بۆ پرۆگرامسازی گۆڕینی ئاخاوتن بۆ نووسین ئاخاوتنی 1600 کەسیان لە شارەکانی سلێمانی، هەولێر، هەڵەبجە، کەرکووک، سنە و مەهاباد وەرگرتووە بە تۆمارکردنی 170 کاتژمێری دەنجی. گروپەکەیان لە پرۆگرامسازی هەڵەچنیشدا لە ماوەی 8 ساڵدا 300 ملیۆن وشەی کوردیان کۆ کردوتەوە.
ماندووبوونی چەند ساڵی ئەو گەنجە چەند مانجێکی کەمی ماوە و دەکەوێتە خزمەتی بەکاربەران. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. هەڵبەتجی خۆیەت یەگەر لە سەرم کارانە ئێمە بوەستی و قسەی زۆر بکەین و نیشانی بدەین کە کۆمەڵێک گەنج شەونخۆنیان کردووە کە کار ئەکەن بە دڵسۆزی ئەیانەوێت هەرچی پێشکەوتنەکانی جیهان هەیە لە هەرچ بوارێکە ئەمان لە کوردستانیشدا بەردەستیکەن وی بەکاربەران سوودی لێ بینن من تۆی بینەر بیسەر بتوانن ئەو پرۆگرامێک کە ئەو گەنجانە کاریتیاکەن و چەندین مانگ و ساڵە خزمەتەکەن ئێمە سوودی لێ ببینین. بۆیە هەمیشە ئامانجی ئێمەیە کە کار و ماندووبوونی ئەوان بە ئێوە نیشان بین. ئێستا بەشێک لەو گەنجانە میوانی پرۆگرامەکە من کەویش کاک عەبدولهادی عەباسە و هەروەها خات و سابات ساڵحا لێرە وەکو ئامادەکاری خوێندنەوە و نووسین لەگەڵمانە بێ و کاک عەبدولهادیش ئامادەکاری پرۆگرامی گۆڕینی دەنگ بۆ نووسینە یەخۆ بەخێر بێن بەیانێکی باش بۆ ئێوە زۆر سپاس. من هەمیشە ئەوەکەم لە ژنانەوە دەست پێەکەم لە خانمانەوە دەست پێەکەم لە برۆ گلەیمەک لیدیس فێرستەوانێ لە ئێوەشەوە ڕێدراوە. خات سابات بەخێر بێ پێم خۆشە سەرەتا با باسێکی ئەو پرۆگرامە بکەین ئەو دواتریش وردەکاری زیاترمان بۆ باس بکەن. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. من وەک ئەندامێکی گروپی ئەم پرۆگرامینە کە گروپی ئاسۆسافتن و هەروەها وەکو قوتابیەکی ماستەر لە زانکۆی سۆران هەڵەستین بە ئەنجامدانی ئەم کارانە. هەڵبەتە ئەمانە هۆکارێک هەن کە ئێمە ئەم جۆرە کارانە بکەین لە کوردستانە. یەکێک لەو هۆکارانی کە ئەیگەڕێنمەوە بۆ خودی سوپەرڤایزەرەکەمان خودی سەرپەرشتیارەکەمان کە کاک دکتۆر هادی وەیسیە لە زانکۆی تاران ئەو سەرپەرشتیاری هەموو پرۆژەکانەکە و هەر بەڕێوەبەری گروپی ئاسۆسافتیشە. ئەو لە ماوەی خوێندنەکەمانە لە ئەسنایی ئەو کاتی کە دەرسی بە ئێمە ئەو لە ئەسنای خوێندنەکەمان کە ئێستا ساڵی دووەممانە ینی دەرسێکی پێ ئەوتی بە ناوی سپیچ پرۆسسین ئەو وای کرد ینی ئەزمون زۆری ئەو دکتۆرە بەڕێزە وای لە ئێمە کرد کە هەنی ئێمە بدات بۆ ئەوەی کە حەز لەو بابەتە بکەین و بگەڕین بە دوایە و هەروەها هۆکارێکی تر ئەوەیە کە ئەم پرۆگرامانە پێشتر بۆ زمانەکانی ترکراون سەرڕای زمانی ئینگلیزیش بۆ نمونە بۆ زۆرترین زمان کراون بۆ نمونە بۆ فارسی بۆ تورکیا بۆ زمانی جیال ئەوروپیەکان ئەمانهستان کرد هەموو ئەم پێشکەوتنانە یاخود ئەم کارانەی کە کراوە ئەبێتە فەراغێک لە زمانی کوردی ئاگەر بۆی نەکرێت و دەستان کردووە بەم کارە ماندوو نەبن دەستان خۆش بێت. کاک عەبدولهادی پرۆگرامەکە بەگشتی هەر ئەوەیە کە ئاخاوتن بکات بە نووسین و نمونە من زۆر جارەگەر بە ئینگلیزی سپێڵین نەزانم یە وشەیە لە گوگل یاخود لە یوتیوب یا هەر بابەتێک تر مایکەکەی تایە ئەتوانم بەکاری بێنم بەڵام کوردیتیانە ئێوەتانوێ ئەم شێوازە ئەنجام بن. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کە ئەمڕۆ باسی ئەم پرۆژانەکەین بخۆی ساڵی 2015 گروپێک کە جەنابی دکتۆر هادی وەیسی دای مەزران بۆەوەی کە کۆمەڵە شتێک بکە بۆ زمانی کوردی کە نەکراوە لە ڕووی هەم لە ڕووی نووسینەوە هەم لە ڕووی قسەکردنەوە خۆی کۆیە کردەوە لە 4 پرۆژە. یەکێکیان ئەو بوو کە قسە بکەی بیکات بە نووسین بۆ زمانی کوردی کە مێژووی ئەم سیستەمە لە بۆ زمانەکانی تر بە تایبەت بۆ ئینگلیزی گەڕێت و 70 ساڵ پێش ئێستا و سیستەمی دوم ئەو بوو کە نووسینێک هەبێت کە بیخوێنێتەوە کە ئەمەش گۆڕینی سیستەمی نووسین بوو لە بۆ ئاخاوتن بەیەکی لە سیستەمێکی تریشمان هەبوو پێوترە سپێڵ چێکەر ئەوەیە کە بۆ نمونە ئەگە سیر بکەی لە گۆگڵ کاتێش سێرچێکەکەی کاتێ بە هەڵە ئەینووسی پێشنیارت لە بۆ کە ڕاستەکەی یاخود بۆ نمونە لە ناوەڕدا پاراگرافێک بە ئینگلیزیە نووسی ئەو کێشانەی خاڵبەندی و ئەو کێشانەی ڕێنووسیت هەمووی بۆ دەستنیشانەکە و پێشنیاری وشە دروستەکە ئەکات و لە بۆ زمانی کوردیش ئەم سوارکارە کراون و خۆشبەختانە ئێستانێکە کاری سپێڵ چێکەرەکە بەردەستە ئەمە ساڵی 2019
کاک ئاسۆ محەممەد لەگەڵ کاک دکتۆر هادی لە زانکۆی تاران دروستیان کردیا و ئێستا وەکو وێبسایت بەردەستە و کارێکی تریشمان سنتیمنت ئەناڵسزە ئەوەش لە بۆ ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر پۆستێکی کەناڵی کەیبوستار ببینین لەوانێت 10,000 کۆمنتی لە بۆ هات بێت ئێمە چۆن بزانین ئەم پۆستە بۆ نمونە حاڵەتەکەی پۆزتیڤ بووە یان نێگەتیڤ زیاتر بووە یاخود نۆرمال بووە بۆ من ئەو خەڵکانەی کە خەڵکێکی زۆر جنێوی دا و قسەی ناشرینی نووسیوە ئەمە پێگوترێ نێگەتیڤ و ئەو کەسانەی دەستخۆشیان کردیە پۆزتیڤ ئەو کەسانەی کە هەر کۆمنتێکی ئاسایی نووسیە نۆرمال ئەم چوار کارە کرا کە ئەمەش کاری تاکە کەسی نەبووە بەڵکو لە گروپێکا بووە لە زانکۆ جیاجیاکان و لە شارە جیاجیاکان وڵاتە جیاجیاکانیش کاری لەسەر کراوە ئەم گروپەمان کە بە سەرپەرشتی دکتۆر هادی وەیسی لەگەڵ کاک وریا لەگەڵ کاک محەممەد کاک ئاسۆ کاک کۆژین و لەگەڵ خۆم لەگەڵ مامۆستابات و بە سەرپەرشتی دکتۆر هادی ئەم کارەمان کردووە و ئەم کارە هەوڵ و تێکۆشانێکی زۆری خایاندوە تقریب 8 ساڵە بەگشتی ئیش لەسەر ئەم پرۆژانە ئەکرێەوە خۆشی جەنابیان یەکەم کەس بوون بۆ زمانی فارسی لە ساڵی 2002 ئەم شتانەی دروست کردووە و حەزی کردو چۆن خزمەتی زمانی فارسیکە خۆشی کووردە خزمەتی ئەم زمانە بکە و هەستاوە لەسەر ئەرچی خۆی و ئەم گروپەی دروست کردووە و بە تێچوو شتەکان هەمووی لەسەر ئەرچی خۆی کردووە بەوەی ئەم سیستەمانە دروست بکرێن ماندوو نەبن ئەو بەردەوامیش بن خات و سابات ئەم کارانەیەکەن هەڵبەت کارێکی دەستە جەمعیە بەیەکەوە وەکو کاک عەبدولهادیش باسی کرد لە پرۆگرامەکەدا چوار بابەت لە خۆ دەگرێت بەڕێستان زیاتر لە کام بابەتیانە کارت کردووە و کارکردن لەو بوارەی کە خۆت کردو تا یاخود لەو بەشەی لەو پارتی کە ئەیکەی لە ناو پرۆگرامەکەدا تا چەند قورسە و چەندێک ماندووبوونەوەیە تا بگاتە بەردەستی بەکاربەران بەڵێ لە ڕاستیان من کارەکەی من بریتە لە دروستکردنی مۆدلێک یاخود سیستمێک لەسەر گۆڕینی دەق بۆ دەنگ یعنی بە پێچەوانی کارەکەی مامۆستا عەبدولهادی کە ئەو گۆڕینی دەنگە بۆ دەق لێرەدا ئاماژە بۆ ئەوە بکەم گۆڕینی دەق بۆ نمونە تۆ ئەتەوێ گوێ لە دەقێک بگری لە هەر شوێنێک بێ یاخۆت لە مۆبایلەکە تا بێ لە کۆمپیوتەرەکە تا بێت بۆ نمونە ئەتەوێ گوێ لە هەواڵێک بگری لە کاتێکە کە تۆ هیچ کاتێکت نییە ئەوە بکەیت بیخوێنیتەوە ئەم مۆدلە دێت ئەو دقە ئەدەیتە ئەم مۆدلە ئەو یەکسەر بە دەنگ بۆت ئەخوێنێتەوە یعنی ئیشێکی زۆر ئەگەڕێنێتەوە و ئەم مۆدلە زیاتر بۆ ئەو کەسانە ئەتوانم بڵێم زۆر ئیسفادەی لێ ئەەکەن کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە ئەوانی کە نابینان ئەوانی کە دیسلێکسن واتە توانای خوێندنەوەیان کەمە و لە زۆر بواری ترە ئەم جۆرە کارانە باشەمە لە چ ئەپێکا سوودیە بێ یاخود لە چ ئەپێکا بەکاریە بۆ نمونە پۆستێکێ لە ناو فەیسبووکە کەسێک خاوەن پێداویستی تایبەتە من پێڵم پێشنیاریەکەم لە ڕێگەیە و کاری ئێوە گوێی لێ بگرێت ئەو ئەتوان لە چ شوێنێک گوێی لێ بێت کەی سوودی لێ بینێت ڕاستە ئێمە ئێستا حاڵیان لە مۆدلەکەمان دروست کردو حازرە بەڵام ئەوە ماوە بیکەینە ئەپلیکیشن و بیکەینە بەردەستی خوێنەران ئەمانە ئەبنە ئەپلیکیشن لە داهاتوودا و هەروەها بە شێوەی وێب پیجێک یاخود لە شێوەی وێب سێرڤەرێک ئەخرێتە بەردەستی گوێگران و ئەتوانن بەکاری بهێنن بەڵێ ماندوو نەبن کاک عەبدولهادی چۆن ئەتوانین ئێمە وەکو هەر بەکاربەرێکی دیکەی ئینتەرنێت سوودمەند بین لەو کاری ئێوە لەو پرۆگرامی ئێوە بەڵام نەک بە شێوەی ئەپ بۆ نمونە من ئەم ئەپەدانە بۆزێنم بەڵام چۆن ئێستا بۆ هەر زمانێکی دیکە هەیە لە گوگڵە ئەوەش هەبێت یان لە یوتیوبە بە هەمان شێوە هەبێت کاری زیاتر یەوێت بەخۆی ئەو کارە ئێمە کردومانە بۆ نمونە پێویست نەکات لە ناو وۆردا بە کیبۆرد بینوسی تەنها بەرنامەکە ئۆنەکەی قساکەیت ڕاستەخۆ لە ناو وۆردا ئەینووسێت پێویستەکە ئەو ئەپلیکیشنەوە هەبێت بەڵێ پێویستەکە ئەم ئەپلیکیشنە پێشتر داب بزێنی کە ئەمە واکات مایکێکی خەیاڵی دروست دەکات لە ناو وۆردەکە ئیتر کە ڕاستەخۆ قساکەی لە ناو وێندرا ئەنووسێت چۆن ئێمە تا ئێستانێک ئەم داتای خۆمان نەداوەتە بۆ گۆگڵ و شەریک کۆمپانیەکانی تر وەکو یوتیوب ئەمانەکە زیادی بکەن زمانی کوردی بەڵام ئینشاڵە لە داهاتوێکی نزیک ئامەش زیادە بەڵام بۆ ئێستا ئێمە کارمان کردووە کە ئەپێک دروست بکەین کە لە ڕێی ئەمە پەوە کە ئۆنت کردیتر لە هەر شوێنی قسە بکەی لەوێندرا بۆت ئەنووسێ بۆ منە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە نابینای ناتوانێت بینوسێت
تەنها ئەپەکە ئۆنەکات بە دوگمەیەکە یاخود بە دەنگی خۆی کە ئەپەکە ئۆنەبی تر قساکە ڕاستەخۆ لەو شوێنە بۆی ئەنووسێت. باشە چی پێویستە بۆی بتوانن لەگەڵ ئەو کۆمپانیا گیانیانە کۆنتاکت بکەن و ئەو ئۆفەرە هەبێت بۆ کوردستانیش؟ زۆربەی ئەو کۆمپانیا گەورە وەکو گۆگڵ، مایکرۆسۆفت، ئەمازۆن تاوکو ئێستا سیستەمی بۆ من ئۆتۆماتیک سپیچ ریکۆگنیشنیان بۆ زمانی کوردی یاخود بڵێن گۆڕینی ئاخاوتن بۆ نووسیان بۆ زمانی کوردی زیاد نەکردووە کێشەی کەمی داتا بووە چونکە زمانی کوردی هەمومان نەزانین زمانێکە لەو ریسۆرسە یاخود بڵێن ئەندەر ریسۆرسە کە سەرچاوی زۆر کەمی هەیە لە ڕووی داتای دەنجەوە ئەمەش پێویستی بە کۆرپسێکی گەورەی دەقی بووە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە دروست بکرێت بۆیە تا ئێستا گوگڵ ئەم کۆرپسەی بەردەست نەخستووە ئەم داتا سێتە یاخود بڵێ ئەم کۆگای دەنجێکی ئێمە کۆمان کردوێتەوە ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیک ئەمە ئەخینە بەردەست و ئینشاڵڵا گۆگڵیش زیاد دەکات بۆ زمانی کوردی. ئینشاءڵڵا بە هەمان شێوەیە و گەنجەی دیکەش چون ئێستا ئەمە توانین تەرجەمەی زۆربەی بابەتەکانمان بکەین لەو گۆگڵەوە ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکیشدا ئەو کاری ئێوە یاخود و پرۆگرامی ئێوە ببێتە مای سوود بۆ هەموو کوردستانیان. سابات خان کارکردنتان جی دەستخۆشیە جی شانازیە ئێوە تەنها وەکو قوتابێکی ماستەر هەڵتانداوە ئەم کارە بکەن لە ڕێگەی ئەو مامۆستاکەتان و مامۆستاهادیکە ناوتان برد یاخود بە پێویستان زانی کە کارێکی ئاوا فەراغێکی ئاوا نابێ هەبێ لە ناو زمانی کوردیدا یان زۆر جارە مابیستین خوێندکارانی ماستەر بێ یاخود زانکۆ لە بوارەکانی کەیە لە بڕوانامەکانی دیکەش خواردتریش کار بۆواکەن کە بۆ نمونە بەحسەکەیان ئەترۆحەکەیان هەر کارێکی دیکەیان بێ بۆ کۆتایی دەرچوونەکەیان و یاخود بۆ کۆتایی کارکردنەکان بۆ نامی ماستەر و دکتۆراکان شتێک هەبێت بکرێ ئێوە بەم شێوازە کردانی یاخود هەوڵتاندا هەم نامی ماستەرەکەتان یاخود بوارەکەی خۆشتان و سوودێکیش بێ بۆ ئایندەی کوردستان. ئێمە هەوڵماندا ئەو شتێک کە ئەیکەین ئەو کاری کە ئەیکەین سوودێک بگەێنێ بۆ کۆمەڵگاکەمان یاخود شوێنێک فەراغێک بڕکەینەوە هەروەکو باسم کرد ئەم مۆدێلانە پێشتر بۆ زۆربەی زمانەکانی زمانە عالەمەکان دروست کراوە بەڵام بۆ کوردی ئەم جۆرە کارانە نەکراون یان ئەتوانم بڵێم ئەگەر کرابێتیشن هێشتا ئەو فەراغیان پڕ نەکردوێتەوە لەبەرەوە ئێمە هەستاین هەم کە ئەوەی کە ئەمە پرۆژی ماستەرەکەمانە هەمیش ویستمان کە سوودێک بە کۆمەڵگاکەمان بگەینی ماندوونە بنمونەتان زۆر بێ چەند کەسن بەیەکەوە کارەکەن؟ 4 کەس؟ 8 کەسین بە سوپەرڤایزەرەکەمانەوە و کارەکەش بەس تێزێک نییە بڵێن بەڵکو ویشێکی ینی پرۆژێکتێک بووە کە لە سەرەتای ساڵی 2015ەوە کە کۆمەڵەت دکتۆرێک و خەڵکی خۆبەخش و ئەنی بۆ منە هەبووە کارێکی تری کردو ئەو کاتێک کە زیاد بە لەسەر ئەم ئیشەیدانەوە بەوەی کە هاوکاری ئەم پرۆژانە بکات بەرەو پێش بچێت و بۆ ئەوەش خەڵکێکی زۆر یارمەتی داین بۆ کۆکردنەوەی داتا نزیک 1600 کەس خەڵک بەدەنجی خۆی داتای خوێندوێتەوە بۆەوەی کە ئێمە داتا سێتێک کۆ بکەینەوە بۆەوەی کە ئەم سیستەمانەی پێ دروست بکرێت. تا ئێستا هەرچەندە لە پاکێجەکە بینیمان چەند وشەتان توانیوە بیکەن بە ئێمە یەکی لە کێشەکانمان کێشەی زمانە لانگویج مۆدل کە زمانی کوردی یەکی لەو زمانانی کە تا ئێستا شێوازی ستانداردی نییە ڕاستە زاراوەمان زۆر زۆرە هەم لە ئەتوانین بڵێن لە سنترال کوردشا لە کوردی ناوەڕاستە ئەبینین ئەو کەسانی لە سلێمانی قساکەن لەگەڵ هەولێرە و هەم بەکارێنانی وشە هەم لە نووسینی وشە هەم لە ئاخاوتنەکەش یاد جیاوازە هەم قسەواتەوە کەم زمانەتان ئێمە کام ئاخاوتن و لەهجەتاندان ئێمە سنترال کوردشمان هەڵبژار بەڵام لەم سنترال کوردشە هاتین زمانەکەمان ستاندارد کرد و ئەو کێشانەی بۆ زمانی کوردی هەن بۆ منە کەسێک لە خەڵکی سۆرانە قساکە خەڵکێک خەڵکی شنۆیە یاخود مەهاباتە یان خەڵکی کەرکووکە سلێمانیە ئێمە هاتین زمانێکی ستاندارمان لە بۆ ئەوە پێویستمان بە مۆدێڵێک بوو بۆ ئەوەی کە ئێمە ئەو زیرەکی دەستکردە فێری زمانی کوردی بکەین چۆن ئێمە سەرەتا فێری ڕێزمانمان کرد بە کۆکردنەوەی داتایەکی زۆر لە نووسینە هەستاین بە کۆکردنەوەی داتایەکی زۆر هەر لە ساڵی 2015 و خەریکی ئەم کۆکردنەوەی داتین لە کتێبەکانەوە و لە ڕۆژنامە و گۆڤار و وێبسایتەکانەوە و لە پیجە فەیسبوکەکان ئەم تێکستە کوردیەمان هەموو کۆ کردەوە هەمووی نزیک 300 میلیۆن تۆکەن بوو 300 میلیۆن تۆکەن یعنی بە کوردی خۆمان بڵێن 300 میلیۆن وشە بوو کە کۆی گشتی تێکستەکە لەسەر ئەم داتا زۆرە ئەم مۆدێڵەمە فێرە بێت
ئێمە چۆن مناڵێک فێرەکەین سەرەتا فێری پیتەکانیەکەین دواتر فێری وشەیەکەین لە مناڵی دواتر فێری ڕستەیەکەین ئیتر کە ئەمانە فێربوو گەیشتە دووسەی ئیبتیدای فێری نووسینە بێت بە هەمان شێوێ مۆدێڵەکەشمان لە ڕێی داتاوە فێر کردووە وەکو مناڵێکی خۆتان پەروەردەتان ئیتر هێشتا پەروەردەی زۆر ماوە ینی بەداخەوە بۆ زمانی کوردی داتامان زۆر دایک و باوکێکی ماندوون هەمووتان بە بێ جیاوازی بوونەتە دایک و باوکێکی ماندوو بەدەزەم مناڵەوە ئینشەڵا مناڵە بێتە گەنجێکی بە گەورەوەی هەمومان بتوانین ئیسفادەی لێ بکەین پێویستە کات دەنگەکان نێر و مێ بێت چونکە بۆ نموناگەر کەسێک بە ئەمە جیاوازیتان کردووە لەوەیە یاخودنا ئەگەر من بە دەنگی خۆم تێکستێ بڵم ئایا ئەبێتەوە بە هەمان دەنگ یاخود بڵین دەنگی مینەیە کە قساکات یاخود نێرینەیە کە ئەمە چۆن جیاتان کرد ئەو سیستمەی کە من کاری لەسەر ئەەکەم بۆ ترینی مۆدیلەکەم بۆ ئەوی کە مناڵەکە گەورە بکەم پێویستم بە دەنگی تەنها یەک شخصە بۆ ئەم یاین داتا سێتەکەی من تەنها دەنگی یەک کەسە بەڵام دوای ئەتوانین دەنگەکە فلێکسبڵەکەین واتە هەر کەسێک بیگۆڕین بۆ دەنگێکی تر ئەو داتایی کە من کۆم کردەوە نزیکی 1970 ڕستەیە کە من مۆدلەکەم پێترین کردووە بەڵام جیاوازن مۆدلەکان ئێستا مۆدلەکەی مامۆستا عەبدولهادی بە پێچەوانەوە ئەو پێویستی بە دەنگی ژن و پیا و ینی گەنج و هەموو ئەوانەیە بەڵام مۆدلەکەی من تەنها دەنگی یەک کەسی پێویستەوە پێویستەکە ئەو دەنگە بگونجێت لەگەڵ ئەو سیستمانەیە ڕاستە با دوا پرسیار لێ بکەم هەرچەنە پرۆگرامەکەتان ئەوەندە چڕوپڕە پێچێت کە کاتی زۆرتری بێت پێمان خۆشە قسەی زیاتری لەسەرکەین بەڵام ئەوەندە بڵم ئەو دەنگانە دواتر وەکو ڕۆبۆتیک کارەکات یاخود ئێوە ئەبێ ڕکۆردی بکەن و پێویستەکە ئەو کەسە زۆر پاراویش قسە بکە کێنەوانی کە هەڵتان بژاردون بۆ ڕکۆردکردنی ئەو دەنگان لە بۆ ڕکۆردکردی دەنگەکە چۆن ئێمە ئەمانەوێ شتێکی نێچرال بێ ینی سروشتی بێت پێویستە ئەو دەنگانە دەنجی مناڵ بێت کچ بێت ئافرەت بێ پیر بێ بەتەمەند بێت چۆن هەموو دەنگێک ئەدا بک بناسێتەوە وە لە ژینگەی جیاوازیشە چۆن کاتێک قساکەیت شەرنیە تۆ لەو شوێنەبی کە نۆیزی نەبێت ژاوەژاوی نەبێت لەوانێت تۆ لە بازار قسە بکەیت دەنجی خەڵکی پێویستەکە ئەوەش وەک خۆی بگوێزنەوە بڵێ چۆن مۆدێڵەکەتان قورستر نییە خۆی ئێمە کارمان کردو لەسەر ئەوەی کە ئەم نۆیز و ژاوەژاوە فێر ببێت لە دەنگی ئەسڵیەکە بناسێتەوە چۆن ئەم سیستەمانەیەکێک لە کێشەکانیان گەپەکانیان ئەوەیە کە لە شوێنێکی هادە یاخود لە ستۆدیۆکە قساکەی زۆر باشە ئیناس بەڵام لە دەری ژینگەی ژاوەژاو زۆر خراپ ئیناسێتەوە نیناسێت و جاروە ئیرۆرە حتا بۆ ئینگلیزی و عربیش ئەم کێشانە هەن بەڵام کات ئێمە داتایەک ئەدەین کە داتا لەو شوێنانەی کە نۆیزیشی تایە ئەو کات خۆی فێرە بێت کە دەقە ڕئیسیەکە ئەو داتا کە تو قسەکەی تووشەکان بناسێتەوە ڕیکۆگنیشن بکە لەگەڵ ئەو ژاوەژاوەیە لا ببات تا سیستەمەکە خۆی یەکێک لە ریشەکانی پێگوترێت سپیچ ئینهانسمنت یعنی بەرزکردنەوەی کوالیتی دەنجیشی لەگەڵاگەر ئەم قسە بکەم یەکێکی تر قسە بکە هەر دەنجی من ئەناسێتەوەی کە ڤۆلیۆمەکەی بەرزترە یاخود ئینێرجەکەی بەرزترە ئەم دەنگە ئەناسێتەوەی کات بنووسی ماندوو نەبن کارەکەتان پێوەی دیارە کە چەندێک قورسە چەندێک وردە بەڵام ئینشاءڵڵا ئەبنە نمونێکی گەورەی جیهانی و کوردستانیش لە ڕێگەی ئێوە زیاتر خزمەتی پێکرێ من خۆشحاڵ بووم کە میوانی بەیانی 24 بوون ئینشاءڵڵا کارەکانتان بەرەو بەردەوامی سەرکەوتنی زیاتر بڕۆن زۆر سپاس ئێمەش سپاس بەڕێزی بۆ ئەو دەرفەت زۆر سپاس بێمەستەر بابەتێکی دیکە بابەتی دووەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە وەکو تەوەرێکی سەرەکیە بێویژەوەیەکە بەشێک لە پسپۆڕانی دەرونی و پەروەردەیی مناڵانیش بە گرنگ ێزانن کە خێزان و تاکەکان بە شوەیەکی دروست مامەڵە لەگەڵ مناڵەکان بکەن ئێمەش هەمیشە جەخت دەکەینەوە لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگە مناڵەکانمان بکەین زۆر هەستیارە چونکە دنیای مناڵ جیاوازە چاودێریکی باشی مناڵ بکرێت بۆی کە لە قۆناغەکانی ژیانیا دووچاری کێشەی دەرونی و جەستەیش نەبێتەوە ئەم بابەتە بە گرنگ دەزانم و قسەی زیاتری لەسەرەکەی منداڵ تایبەتمەندێکی جیاوازی هەیە لەگەڵ تەمەنەکانی دیکە لە پەروەردەکردن و ئاگەلێبوونیان دەبێت بە شێوەیەکی دروست مامەڵەی لەگەڵدا بکرێ و لە ئاستی تەمەنی خۆیدا بێت پسپۆڕێکی پەروەردەی منداڵانیش دەڵێت منداڵان نەوەی داهاتوون و دەبێت هەڵس و کەوتێکی تایبەتیان لەگەڵدا بکرێت چونکە هەر ئەو منداڵەیە گەورە دەبێت پەروەردەکەی ڕنگدانەوەی لەسەر داهاتووی
کۆمەڵگە دەبێت. دەستگاکانی ڕاگەاندن بابنە ڕێکخراوەکان دام دەستگاکانی دەوڵەت دەکەونە ژێر با بڵێن بەرپرسارەتێکی گەورە بتوانن بەرنامەی تایبەت بکەن ڕۆشنبیری زیاتر بڵاو بکەنەوە بۆ دایک و باوکەکان چکەوانیش کاریگەر دەبن بە پەرۆدەیەکردنیشی تەندروست لەبەرەوە ئەگەر بێت و هەمووی بە یەک پێوەربوو یان بە بیرکردنەوەیشی تەندروستانە بتوانین هەرسکۆ لەگە منداڵ بکەین ئەو بێگومان منداڵی خۆمانە هەر با بڵێ منداڵی کەسانیشتر بەسە ئەو ڕێچکەیە پەروەردە دەبێت کە خۆمان دەمانەوە یان کۆمەلگا پێویستی پێێتی. بەشێک لە تاکەکان بێ ئەوەی هیچ هۆشیارییان لەسەر هەڵسوکەوتکردن لەگەڵ منداڵان هەبێت وا مامەڵە دەکەن دەبێت منداڵانیش وەک گەورەکان بیر بکەنەوە هەڵسوکەوت بکەن لە کاتێکدا ژینگە و دنیای منداڵان تەواو جیاوازە و باگوتەی بەشێک لە دەروون ناسان کە سایەتی منداڵ جیاوازە هەندێک لە منداڵان زۆر تووڕە و هەڵەشەن و بەردەوام هەڵدەچن گوێ ناگرن بە تایبەت ئەگەر ڕووداوەکان پێچەوانی ویست و ئارەزۆکانی ئەوان بێت بۆیە گرنگە ڕەچاوی تایبەتمەندیەکانی منداڵ بکرێت. بێگومان منداڵ یعنی وەکو هەویرێک یان وەکو قاقەزێکی سپی لە بەردەستی دایک و باوکدایە لۆی بتوانی بە باشتر و بە جوانترین شێوە پەروەردەی بکاتن. ئەو کاتانەی دایک و باوک بە شێوەی تونند و تیژ یان بدانەوێ بە شێوەک لە شێوەکان شتێکی بسە پێمەسە منداڵەکاندا ئەو کاتی ئەو تونند و تیژێ یان ئەو چاودێریە نما یەکسەر ڕاستەو خۆ هەڵسوکەوتەکەی دەگۆڕتەوە یانیش ئەگەر لە دوای هەرکە گەورە بوو هەمان هەڵسوکەوت لەگە دەوروبەرەکەی دەکاتەوە بە شێوەی گشتی. بەڵام ئەگە هەڵسوکەوت نەرمونیان بوو هەڵسوکەوت بە گوێرەی توانا بوو داوا لەو منداڵی بکرێت کە شێوازی داواکردنەکە ئەرکەکە لەسەر منداڵەکەی دەتوانین بگۆڕین. قۆناغەکانی تەمەنی منداڵ جیاوازن و لە هەر یەک لەو قۆناغانەدا منداڵ پێویستی بە هەڵسوکەوتی تایبەت هەیە کە زۆر کەس بە جۆرێکی هونەری ناوی دەبەن. با گوێرەی ئەو جۆرە مامەڵەیەش کە لەگەڵیدا دەکرێت دەتوانێت ڕەفتار و شێوازی ژیانی منداڵ دیاری بکرێت. پسپۆڕانی منداڵان باز لەوە دەکەن ناکرێت منداڵ بە تەنها شێوازێک مامەڵەی لەگەڵدا بکرێت و کۆنتڕۆڵ بکرێت بەڵکو پێویستە بە پێی تەمەنەکەی و ئەو گۆڕانکاریە جەستەی و دەرونیانی بەسەریدا دێت جۆر و شێوازی مامەڵە لەگەڵیدا بگۆڕیت. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. لەسەرم بابەتە میوانداری بەڕێز نزار گزالیمان کردووە کە مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونیشە. بەخێر هاتی مامۆستا نزار، باشیت؟ ڕۆژێکی باش بۆ تۆ. زۆر سوپاس. دنیای منداڵ زۆر هەستیارە من هەموو جارێکێڵم هەرچەنە ناو راپۆرتە بینیمان تەنها گەورەکانن قسەیان لەسەرەکەن چۆن پەروەردەیەکەین چی بکەین منداڵێکی تیانە بۆ خۆی بڵێت چۆن مامەڵەم لەگەڵەکرێ لەبەرەوەی منداڵی ئێمە هێشتا لە ناو قەبارەیەکی زۆر تەس کابیرکردنەوەی هەیە حتا شەرمنە لەوەی کە قسە بکات بۆ هەر کەسێک. ئەمە چییە؟ هۆکارەکەی چییە کە وای کردووە منداڵ نەتوانێت لە منداڵیەوە بە پێی قۆناغەکان ڕەئی خۆی هەبێ و قسەی خۆی بکە؟ خۆی ئەگەر سەرەتا تیشک بخینە سەر مەسئلەی ئەوەی زۆرینەی ئەوانەی کە قسەیان کرد گەورە بوون و منداڵەکان یەکێک لە کێشە گەورەکانی پسپۆڕی منداڵان جا پسپۆڕی دەرونی بێت لە دەروونزانی منداڵان یان پسپۆڕی پزیشکی بێت هۆکارەکەی ئەوە یەکە لەو پسپۆڕیە قورسانە چونکە منداڵ زۆر بەدەگمەن دەتوانێت گزارشت لە کێشەکانی خۆی بکە ئەوە خودی منداڵ وایە ئەوەش پێیوەستە بەوەی بە قۆناغەکانی گەشە لە تەمەنێک بۆ تەمەنێکی دەگۆڕێ لە ناو منداڵاندا ئەوە یەک لە هۆکارەکە. هۆکاری دیکەمان هەیە هۆکاری کۆمەڵگەین هۆکاری کەلتورین ئەو جۆرە هۆکارانە بە شێوازێک لە شێوازەکان وا دەکات بنمونە کاتێک ئەگەر سەیری کۆمەلگای خێڵەچیمان کردبێ لە کۆمەلگا خێرەچەکاندا تێڕوانین بۆ کەسەکان بەو شێوەیە کێچ تا بێدەنگتر بێ زیاتر هەڵسەنگانی بە ئەریانەی لە بۆ دەکات کەواتە بێتە بەشێک لە حتا لە منداڵی و ئاواکاری لەسەر دەکرێت. ئەگەر کوڕەکان بنمونە جاری وا هەیە لە حزوری ئەوانەی دیکەدا گزارشت لە خواست و داواکاریەکانیان نەکەن چونکە براگەورەکەی دانیشتووە نازانم فلانە کەس دانیشتو هەموو ئەوانە بە شێوازێکی ناڕاستە و خۆ دەڕۆنە کۆنەستی ئەو منداڵە دەڕۆنە نستی ئەو منداڵە وای لێ دەکاتن وەکو پێویست دەربڕینی باش نەبێت. خاڵی دیکەی گرنگتر کە جێگای ئاماژە بۆ کردنە مەسئلەی پەروەردە بە هەموو قۆناغەکانیەوە
ئێستا من دەبینم لە شوێنەکانی خۆمان لە هەموو قوتابخانەکانی کوردستان شەڕی ئەوە دەکرێتن چەند کەسێک کە بڕوانامەی باشی بەدەستێنا لە زانکۆکان شوێنی خۆی بکاتەوە بەڵام شەڕی ئەوە ناکرێتن ئەو جۆرە کەسانە بێن لە سەرەتای خۆناغەکانی باخچەی ساوایان و قوتابخانە بێن دەرز بڵێنەوە چونکە بنیادنانی منداڵ لەو قۆناغەدا کە قۆناغی پەروەردەیە ئەگەر سیرت کرد بێ پەروەردە و فێرکردنمان هەیە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی ئەو قۆناغانەوەنەتە تەواوکردنی ئامادەی پەروەردەکردنی لەگەڵا کە دەڕۆینە زانکۆ لەوێت تەنها فێرکردنە کەواتە کەسەکە تازە گۆڕانکاری لە ناویدا و گۆڕانکاری لەسەریدا کارێکی ئەستەمە چونکە لە منداڵی وەکو پێویست کاری لەسەر نەکراوە کەواتە تۆ پێت وایە ئێستا فراغمان هەیە لە پسپۆڕی و لەو کەسانەی کە ئەبێت لە قۆناغە سەرەتاییەکانەوە پەروەردەی منداڵ بکرێت؟ بەڵێ کەم و کوڕی زۆر هەیە تەنانەت کەم و کوڕی لە پرۆگرامەکانی خوێندنیشدا هەیە زۆرینەی وڵاتان ئەو وڵاتانەی کە کار لەسەر پێشکەوتنی خۆیان دەکەن زۆر گرنگی بە منداڵ و پەروەردەکردنی منداڵ دەدەن چونکە ئەو منداڵەیە دوا ڕۆژی ئەو کۆمەڵگەیە هەمووی بەندە بە پێگەیاندن و گەورەبوونی منداڵەکە. باشە مامۆستا نزار فەراغەکان لەناو خێزانە چییە؟ لە ناو خێزاندا لە ئێستادا ئەوانەی کە بۆتە هۆکاریش بۆ جۆرێک لە پەروەردەکردنی نادروست کۆمەڵێک شت هەیە لە خێزانەکان بەدی دەکرێت خاڵێکی زۆر هەنووکەیی خاڵێکی زۆر گرفتێکی زۆر زاق پرسی تەکنەلۆژیە تەکنەلۆژیا لە ئێستادا ژیانی زۆری نەمانی داگیر کردووە طبعاً زۆرینەی توێژینەوەکان و دراسەکان باس لەوە دەکەن لە دوای ساڵی 2011 بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆتە 3 بەرامبەر لە دوای 2011 بە خێراییەکی زۆر زۆر خێرا زیادی کردووە لێرەدا بەشێکی زۆر منداڵانیش بوونەتە قوربانی مەسئلەی تەکنەلۆژیە یەک لەو حاڵەتانەی کە لە خێزانەکان هۆکارن لە بۆ پەروەردەیەکی نادروستی منداڵ مەسئلەی ڕێگە پێدانە کاتێک کە ڕێگە بە منداڵەکانیان دەدەن ئایپاد مۆبایل بەکاربێنە یەکە لە هۆکارە هەرە خراپەکان لەو گرفتانەی کە دروستی دەکات لەسەر منداڵ وا دەکاتن منداڵەکە گەشەی زمان گەشەی مێشک زۆ ئەو گەشانەی دوا دەخات کێشەی دەبێت لە دەربڕین و لە زاراوەکان منداڵەکە گۆشەگیر دەبێت بەرەبەرە منداڵ کە سەرقاڵ بوو بەو جۆرە بابەتانە و تەنانەت بە یاریە ئەلکترۆنیەکانیش وای لێ دێت تووشی جۆرێک لە گۆشەگیری دەبێت چاڵاکیە کۆمەڵایەتیەکانی کەم دەکاتەوە منداڵەکە هەندێک جار دووچاری کێشەی جەستەیش دەبێت نە هەر لایەنە دەرونیەکان لەوانە لاوازبوونی چاوە لاوازبوونی بوون و دانیشتن بە دیار ئەو جۆرە بابەتانەوە کێشە لە گەشە و لە گەورەبوون و بڕبڕی پشتی منداڵ هەموو ئەوانە هۆکارەکانی تەکنەلۆجیان هۆکارێکی دیکەی فرەخوازیاری زیادی کردو لە ناو کۆمەڵگەدا دایکان و باوکان لە ئێستادا زۆر سەرقاڵ بوون هۆکارێکە لە بۆ ئەوەی کە زۆر جار منداڵەکانیان وەکو دەڵێن لە کۆڵ خۆی بکاتەوە بەوەی تەنانەت بێت ئەو شتانەی لە بۆ دابین بکات لە بۆی فەراهەم کە بەڵام کاتی ئەوەی نییە کات بە منداڵەکەی ببەخشێ من هەموو جارێ بابەتێک دووبارە دەکەمەوە یان لە بۆ ئەوانەی کە دیێن منداڵەکەی خۆیان دەینێن ئێستا نەخۆشیێک بۆتە زۆر باوە لە ناو کۆمەڵگەدا ئەویش مەسئلەی ئیدمانبوونە لەسەر شاشە ئەو منداڵانەی کە ئیدمانی شاشەی مۆبایل و سکرینی ئایپاد و تاب و ئەو جۆرە شتانە بوونە منداڵەکەی خۆی دێنێتن ئامادەم هەرچیەک بەسوابێ زۆر بە سادەی وەڵامی دەدەمەوە تکایە مەسئلە بەسبەخشینی پارە و پارە سەرفکردن نییە لە منداڵ پێویستی بەوێ کاتی خۆتی لێسەر بکەیت یەک لایەن هەرە گرنگەکان مەسئلەی کات بدێ ئەو منداڵە لایانی دیکەمان هەیە لە ئەو بابەتانەی کە ئێستا وای کردووە پەروەردەکردنی منداڵ وەکو پێویست نەبێ زۆر جار شیاندنیەکی گونجاو نییە لە بۆ ئەوانەی کە خێزان پێک دێنە چونکە گەر سەیرت کردوێت لە هەموو کوردستان لە ئەوەی خۆماندا هەر نەستاوین بەکردنەوەی چەندین سنتەر ڕێکخراو کاریان ئەوە بێت کە بەر لەوەی دوو کەسەکە بڕۆنە ناو پرۆسەی هاوسەرگیری هەندێک خولی شیاندنیان لە بۆ بکەن
تەنانەت خوریشیاندن بۆ ئەوانەش نییە ئەوانەی کە لە کاتی سکپڕیدان چۆنیەتی مامەڵەکردن چونکە منداڵ لەو کاتێک کە لە سکی دایکیدا بە تەمەەن حسابە ئەو کاریگەریانەی بەسەر جستەی دایکیدا ڕوو دەدەن لە خۆناغی سکپڕبووندا لە داهاتوودا کاریگەری زۆر و لێکەوتەی زۆری هەیە لەسەر خودی منداڵەکە بابەتی دیکەمان زۆر ئەوانەی کە پەیوەست بن لەو کەم و کوڕیانەی لە پەروەردەدا هەیە حاڵەتێکمان هەیە ئێستا لە ناو زۆربەی خەڵکی بەهۆی زۆربوونی قوتابخانەی ئەهلی ناحکومی زۆربوونی جیاوازیەکان ئەو جیاوازیانەی کە لە کۆمەلگا دروست بووینەوەنە هەڵسەنگاندن لە بۆ منداڵ لەسەر ئەساسی با بڵێن دەرەنجامەکەیە نەک لەسەر ئەساسی ئەو توانایی کە منداڵەکە دەیبەخشێ ڕاستە ئەو خاڵاگەر تۆزێک زیاتر لەگەڵی ورد ببینەوە چۆنیە هاتن لە زانکۆی کۆلۆمبیا توێژینەوەیەکیان ئەنجامدا لەسەر کۆمەڵێک منداڵ کارێکیاندا دەست منداڵەکان ئەنجامی بدەن بەبێ گوێدانە کارەکەیان کە ئایا ئەو ئەنجامدانەی کە کردیان ڕاست بوویان ڕاست نەبوو هەمویان پێدا هەڵدان و دەرەنجامی باشیان پێدانەوەنی پێیانتون زۆر باشە ئافرم زۆر باشتان کرد وابوو زۆر گرنگ بوو دوای ئەو منداڵەکانیان دابش کردە سەر دوو گروپ لە گروپێکیان هاتن لەگەر ئەو منداڵانە دوای تەواوبوونی ئەو تاقیکردنەوەیە پێیان گوتن لە کاتی کە دووچاری فلانە مشکیلە فلانە ئاریشە بوویەوە دەبووە وا بکەیت لە کاتی کە ڕوبەڕووی کێشەیەک دەبیەوە دەبی ئاوا بکەیت بەس جەختیان کردە سەر مەسئلەی ئەوەی کێشەوە کۆمەڵەی دووەم هاتن پێیان گوتن دەستان خۆش ئەو چۆنیەتی مامەڵەکردن لەگەر بابەتەکە گرنگ نییە بەقەت ئەوەی تۆ چەند توانای خۆت بەگەردەخەی بۆ مامەڵەکردن لەگەر کێشەکان هاتن دووبارە خستنیانەوە ناو تاقیکردنەوەیەکی دیکە کۆمەڵەی یەکەم کە لەسەر ئەساسی دەرەنجام و کێشە ئەوە کرابوون پەروەردەکرابوون هاتنەوەنە ڕاستەوخۆ پەنیان دەبردە ئەنجامدانی ئەو کارەی کە شتێک بکەن بەس ئەنجام بەدەست بێنن شتی تازە ناچوون کە سەرزەنشت کرابوون پێیان گوترابوو لە کێشەکان دەبی وا بکەن بەس کێشە و دەرەنجامی باش بەدەست بێنن بەڵام کۆمەڵەی دووەم کە فێری ئەوە کرابوون سوپاسیان کرابوو لەوەی گرنگ نییە دەرەنجامەکە بەقەت ئەوەی چەند توانات بەگەڕ خستووە و چەند هەوڵت داوە و چەند توانا و زیرەکی و بیرۆکەکانی خۆت بەکارهێناوە تێبینی کرا کۆمەڵەی دووەم لە تاقیکردنەوەی دووەمدا زیاتر هەوڵی شتی تازە دەدەن هەوڵ دەدەن شتی تازە تاقی بکەنەوە بە پێچەوانەی کۆمەڵی یەکەم کە هەموو خەمەکانیان هەموو هەوڵەکانیان لە بوو ئەوە بوو کارێک ئەنجام بدەن کە لی شارەزان بۆ ڕازیکردنی ئەوانی دیکە کەواتە بە کورتی لەو تاقیکردنەوە ئەوەمان بۆ دەردەخاتن ئەگەر بێت و هەڵسەنگاندنمان بۆ منداڵ تەنانەت لە سەربنچینەی دەرەنجام بێت منداڵەکە تووشی کارە سات دەبێت بەڵکو بە پێچەوانەوە دەبێت بە منداڵەکە بنین گرنگ ئەوەیە تۆ تواناکانی خۆت جوهدەکەی خۆت بەکارهێنا ئەوەی لەسرت بوو ئەنجامتدا دەرەنجامەکەش باش دەبێت ئاوە بەو شێوازە کەواتە پێت وایە ئەوەی لە قوتابخانە ناحکومیەکان باڕێوا چێت هەمان ئەو تاقیکردنەوەی کە لەسەر مناڵانە کراوە ئەو شێوازەیە نا مەبەستمان لێر ئەوە نییە مەبەستمان ئەوەیە ئێستا وای لێ هاتووە کە کەسەکە منداڵەکەی خۆی دەنێرێتە قوتابخانەیەکی ئەهلی یان شوێنێکی ئەوە زۆر گرنگی بە دەرەنجامەکە دەدا منداڵەکەی من ئالەو شوێنەیە منداڵەکەی من سەتی هێنا منداڵەکەی من زۆر جاری شوڕوو دەدا لە قوتابخانە ناحکومیەکان زۆر جار هەمویان نەبامە نەیگشتێنین بەڵام دەرێم زۆر جار واڕوو دەدات بۆ ڕازیکردنی ئەو خواستەی بۆ دایک و باوکان دیێت لێرە دەرەجەی باشی دەداتێ وا دەکاتن منداڵەکە دوانەکەوێت کەواتە لێرە وا دەزانێتن منداڵەکەی دەرەنجامەکانی کە باش و منداڵەکەش باشە لێرە دەمان باتە سەر بابەتێکی دیکە ئێمە نابێت تەنانەت مامەڵە لەگەر گەشەی یان بەرەو پێشچوونی لایەنی زیرەکی منداڵ بکەین بەتەنیا دەبێت بین کار لەسەر لایەنی سۆزی و کۆمەڵایەتی منداڵیش بکەین ئایا لە ڕووی سۆزیەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەو منداڵە تا چەند گەشەی کردووە کەواتە لێرە قەت ناکرێت ئێمە ئەوە بکەینە پێوەربرین منداڵی فلان لە بەرەوەی دەرەنجامێکی باشی هێناوە کەواتە ئامادەیە بۆ ئەوەی بڕواتە ناو کۆمەلگا و ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە
قەت ناکرێەوە بکەینە پێوە بەڵکو منداڵ پێویستی بە لایەنەکانی دیکە منداڵ ئاشنا بکرێتن بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان منداڵ فێر بکرێتن چۆن کاتێک ڕوبەڕووی کێشەیەک دەبێتەوە کێشەکەی نە لەسەر گەورە بکەین لەسەر منداڵەکە زۆر قورسی بکەین نە زۆریش ئاسانی بکەین کە منداڵەکە هەروە هەست بکەین ئەوە کێشە نیە لە لای منداڵەکانی فێری ئەوەی بکەین چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی کێشەکان لە جیاتی منداڵەکانمان نین خۆمان کێشەکە چارەسەر بکەین بەڵکو یارمەتی بدەین لە چارەسەرکردنی کێشەکانیان منداڵ نەترسێنرێ لە ژینگە لە ڕوبەڕووبوونەوەی ژینگە زۆر جار بەهۆی ئەوە ئێمە زۆر منداڵەکانمان خۆش دەوێت و لە گەریان نەکەی نەڕۆی نەچێت دەرەوە وانەکەی کارێکی خراپە کارێکی نەرێیانەیە بەڵکو منداڵ پێویستە ڕوبەڕووی ئەو بابەتانە بێتەوە منداڵە گەر نەڕۆیشتە دەرەوە کەواتە دووچاری ئەو گرفتانە دەبێتن کەوەی باسمان کرد لە سەرەتای دەستپێکردنی قسەکان مەسئلەی تەکنەلۆجیە ئێتۆ گەر ڕێگەت نەدا منداڵەکە ڕوبەڕووی لە گەرژینگە ئاشنا بێت و تێکەڵاو بێت و ئەو کاتە تێکەڵاوی کللتورێکی جیاوازتریشە بێت لەوەی کە خۆت هەتە و تێکەڵاوی ژینگەیەکی جیاوازترە بکە ئەستەمە بۆی جیای کاتەوە ئەو ژینگە واقعەکەی کە تایەژی دەوروبەرەکەیەتی ئەوەش کە لە چوارچێوەی ئەم جیهانە خەیاڵیە لە بەردەستیایەتی منداڵەکە تووشی زۆرێک لە نامۆبوون دەبێتن بەو شتانەی کە لە دەوروبەری ڕوودەدەن خاڵێکی دیکەمان هەیە کاتێک کە بەڕاستی زۆربەی جارە من وا تێبینی دەکات یان زۆربەی ئەو منداڵانەی کە دەیان بینین بۆ هەڵسەنگاندنی لایەنی دەرونیانە من وا تێبینی دەکەم هەڵەیەکی زەق هەیە لە چۆنیەتی مامەڵەکردنی دایک و باوک لە پرسی سزادان ڕاست خاڵێکی زۆر گرنگە مامۆستا نزار من زۆر پێم خۆشە زیاتر قسە لەسەر ئەمە بکەین بەڵام کاتی بەرنامەکەمان هیچ نەماوە و دەرفەت ئەوەندە بووە چەندە بابەتەکە هەڵیەگرێکە بەردەوام هۆشیاری زیاتر بین بە خێوکاران بە گشتی و بە دایک و باوکیش بە تایبەتی من سوپاسی تۆکەم هەموو تەکانت جێگەی خۆی بوو سپاس بۆ ئێوەش بەڵام کەواتە دو پەیامم لە ئەوەیەکدا کورتی دەکەمەوە باشترین شت بۆ هەر دایک و باوکێک هەر دایک و باوک کە ئێستا جێ بیسمانە ئەگەر بتەوێتن منداڵەکەت منداڵێکی باش بێ سەرەتا هەوڵ دەخۆت نمونەیەکی باش بی بۆ منداڵەکەت خۆت درۆ لە بەردەم منداڵەکە مەکە خۆت کارێکی نەشیا و نەگونجاو بەرامبەر بە منداڵەکەت مەکە خۆت جگەرە بەرامبەر لە بەردەم منداڵەکەتدا مەچێشە بۆ ئەوەی منداڵەکەت لاسایی بکاتەوە بە شێوازێکی دروست و ئەریان زۆر سپاس مامۆستا خۆشحاڵ بووین بۆ هیوایین کە پەیامەکەت گەیشتە بێ و سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس لە سەرەتادا باسیۆم کرد کە ئێوارەیەکی میوزیکی و هونەری تایبەت لە ناو پارکی شانەدەر بۆ گەشتیاران سازکرا کە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار یاخود ڕێکی خستە بوو بۆی کە لەوێ ئێوارەیەکی خۆش بۆ گەشتیارانە ڕێک بخەنجە چنەوە خۆ بێ خودت چ دەرەوە بێ بە ئێمەش بێکۆ بینەری بین. لەناو پارکی شانەدەر و بۆ ڕەخساندنی کەشێکی هونەری بۆ گەشتیاران و هاوڵاتیان بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەولێر ئێوارە کۆنسێرتێکی فۆلکلۆریان ڕێکخست کە بڕیارە هەفتانەم کۆنسێرت و چالاکیە موزیکیانە بەردەوام بێت. بەڕێوەبەری گەشت و گوزاری هەولێر ئاشکرای دەکات بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لە ناوەڕاست و خواروی عراق ڕۆژانە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان زیاتر دەبێت. بۆی نەمانی قوتابخانەکان وەڵکشانی پلەکانی گەرمە گەشتیاری زیاتر و لە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێری پایتەختەکەن و سەردانی ناوچە گەشتیارەکانی سۆران و چۆمان و حاجۆمەرانەکەن هەتا تقریبان ئەو 6 مانگەی کە ڕۆیش زیاتر لە 850,000 گەشتیار سەردانی شاری هەولێری خۆشەویست کردن و پلانمانەوە ئامادەکاری تەوامان کردووە کە ڕێژەکە زۆر بەرزبیتەوە لە ساڵی پار کە زیاتر لە 2 ملیۆن گەشتیار سەردانی شاری هەولێری کردبوو بە تاکید ئێستا پلانمان و ماندیبوون و هەرێکمان زیاترە بی لە بەڕێوەی پلەکانی گەرمە زۆر بەرز بووەتەوە لە خوارە. گروپی چەمپەری موزیکی هەولێر ئێوارە کۆنسێرتەکانی هەولێر بەڕێوە دەبن و گروپەکە موزیکی کۆن و نوێیان تێ هەڵکێشی یەک کردووە. مامۆستا سەید ئەحمەد سەرپەرشتی ئەم گروپە دەکات و دەڵێت ئەمان ژیانەوەیە موزیکی فۆلکلۆری ئاشنا بکەن بە گەشتیاران.
ئەمەشیان بەڕاستی دەتوانم بڵێم خۆی لە خۆیدا دەتوانم بڵێم خزمەتێکی زۆر گەورەیە بە خەڵکی خۆمان و بە گەشتیاران کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ڕوو لە کوردستان دەکەن بەڕاستی بۆی بزانن کە کوردستانیش ئاوادانی تایە موزیشی تایە چکە بە موزیک دەتوانین وڵاتی خۆمان پێش بخەین. زۆرێک لە زانایان دەڵێن ئەگەر هەر وڵاتێک پێشکەوتوی سێری هونەرەکەی بکە ئەگەر هونەرەکەی پێشکەوتو بوو واتە وڵاتەکەش پێشکەوتووە ئەگەر هونەرەکەی دواکەوتو بوو حتمما وڵاتەکەش دواکەوتو دەبی بۆ ئێمە ئەبێ بەڕاستی زۆر گرنگی بەلایەنی هونەری بدەین بە تایبەتی گۆرانی موزیک بۆ دەروون و بۆ حەسانەوەی مێشک و بۆ ئارامکردنەوەی دەرونی خەڵکەکان زۆر پێویستە. گەشت و گوزاری هەولێر ئەمان جێتی لە ڕێگەی ئەم چالاکی هونەریانەوە کەشێکی موزیکی و هونەری بەرەخسێنێت کە ئەمە دەرخەریە و ڕاستەیە کە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئارام و ئاوەدانە. بەرنامەش دانراوە کە ئاسانکاری زیاتر بۆ گەشتیاران بکرێت لە بازگەکان لە بەرەوەی پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەیە. ڕێنا ساعالی کوردستان 24 هەولێر. دوابابەتی پرۆگرامی ئەمڕۆم پێشکەشکردن سوپاس کە بینەر و بیسەر بوون بە هیوام ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن ماڵەوە.